دوای 5 مانگ دابڕانی قوتابیان لە خوێندن و قوتابخانەکان بەهۆی ڤایرۆزی کۆڕۆنا، ئەمڕۆ یەکەم ڕۆژی پرۆسەی خوێندن لە سەرجەم قوتابخانەکانی هەرێمی کوردستان دەستی پێکردەوە و دەنگی بەردەڕەش بۆ گەیاندنی زانیاری بە سەرجەم دانیشتوانی قەزای بەردەڕەش بەگشتی و قوتابیان و مامۆستایان بە تایبەتی. بەڕێوەبەرایەتی پەروەردەی قەزای بەردەڕەشی بەسەر کردەوە. مەهدی خەلیل بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی قەزای بەردەڕەش لە لێدوانێکی بۆ دەنگی بەردەڕەش لەبارەی شێوازی نوێی دەستپێکردنەوەی خوێندن سەرجەم شێوازەکانی دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندنی ئاشکرا کرد و گوتی ڕۆژی پێنجشەممە کۆبینەوەکمان ئەنجامدا لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی دهۆک کە سەبارەت بە چۆنیەتی و دەستپێکردنی دەوام لە قۆناغەکانی 1 هەتا 11 بەپێی ڕێنمایەکانی تەندروستی. ئەو بوو کە جەنابی وەزیری پەروەردە لەگەڵ وەزیری تەندروستی کۆبینەوەیان ئەنجامدا و بڕیاریاندا کە دەستپێکردنەوەی خوێندن لە قۆناغی 1 هەتا 11 چونکە پۆلی 12 ئەو داوام ئاساییە بەردەوام دەکرێتن لەو ماوەی کە ڕاوەستا لەبەر قەیرانی کۆرۆنا و ئێستا بە خۆشحالیەوە هەڵسانگان نەکرا لۆ قۆناغی 12 ئامادەی کە ئەو ماوەی داوام کرا هیچ حالەتی توشبوونی کۆرۆنا لە سنووری پەروەردە بابلێن نەبوو لە ڕووی قوتابیان و لە ڕووی مامۆستایان و خزمەتگوزارەکان. بەپێی نووسراوێکی فەرمی وەزارەتی پەروەردە سەرجەم قوتابیان و مامۆستایان ئاگادار کرانەتەوە کە دەوامی فەرمی دەستی پێکردوتەوە و حکومەت داوا لە قوتابیان و مامۆستایان دەکات پابەندی ڕێنمایەکانی خۆپارێزی لە ڤایرۆزی کۆڕۆنا بن. ئەم نووسراوەی حکومەتی هەرێمی کوردستان سەرجەم قوتابیانی قۆناغەکانی بنەڕەتی و ئامادەهی دەگرێتەوە جگەل لە قوتابیانی باخچەی ساوایان کە بڕیار دراوە تا 23 ئەم مانگە باخچەکانیان بەداخراوەیی بمێنێنەوە. ئەنجامدانی کۆبینەوە لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی دۆک ئێمە وەکو بەڕێوەبەراتی پەروەردەی بەردەڕەش کۆبینەوەکمان سازدا لەگەڵ هەموو بەڕێوەبەرانی قوتابخانەکانی ئامادەیی بنەڕەتی ڕۆژی شەمبە کە دەکات دوێنێ 6/2 هەموو ڕێنمایی و ئەو تعلیمات سەبارەت بە چۆنیەتی دەستپێکردنەوەی خوێندن لە هەموو قۆناغەکانی خوێندن بنەڕەتی و ئامادەی جگە لە باخچەی منداڵان ئەو کە داوام لێ ڕاگیرە تاکو 23/2 ئەو بابلێن فەرمانێکی تایبەت بۆوان دەردەچی ئایا داوام بکرێتەوە ئان نەکرێتەوە. لەبارەی قەرەبووکردنەوەی ئەو ماوەی خوێندن کە لە قوتابیان ڕۆیشتووە بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی پەروەردەی بەردەڕەش ئاشکرای دەکات کە پشوەکانی مانگی ئادار نەماون هەرچەندە حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆزی کۆڕۆنا ڕۆژانە ڕوولەکەم بوونە بەڵام بۆ ڕێگریکردن لە دووبارە بوونەوەی ڤایرۆزەکە تا 27 ئەم مانگە لە هەفتەیەکدا تەنها 3 ڕۆژ داوامی قوتابخانەکان هەیە و هەر پۆڵێک 20 قوتابی لە خۆ دەگرێت. ئەمیش بەپێی ژمارەی قوتابیان و مامۆستایان گۆڕانکاری بەسەر خشتەکان دێت. بۆیە پێویستە قوتابیان بۆ زانینی خشتەی خوێندنیان سەردانی قوتابخانەکانیان بکەن. لە دەنگی بەردەڕەشەوە هاڕون گەردی بەردەڕەش.